دکەڤنە سنوورێ پارێزگاها هاولێر بشترا دهۆک پاشیژی سلێمانی لێوا پرسیار ئەڤەیە بۆچی وەزارەتە کوچ و کوچبەرێن عێراقی دە ئەف ساڵەدا زێدەتر ji carekê kelûpelên expire dem bi serda çûyî lê ser awareyên xwe baş dike sedem çi ye û çi li pişt vê ye ku Evrûkê jî qasî 37 ton kelûpelên dem bi serda çûyî dest bi serda hatiye girtin ku wezaret bi biryar bû li ser awareyan da baş bike sedem çi ne min mêvanekê Hêjeyê Elî Saîd rêveberê da taw zanyariyan lê navenda hemahengiya qeyranan li wezareta navxwe dipirsim Hêjeyê Elî gelek xêratî ser çawa ew çi ye destê te da ev çi ye çêdibîtin duyem care hindî ez nûçeya ve dixînim kelûpelên expire li ser awareya têne da başkirin ew çi modêle li Iraqê بەداخەوە وەزارەتی کۆچ و کۆچبەرانی حکوومەتی اتحادی وەکو هەمیشە بەردەوام ئەو کارتەی ئاوارەکانی وەکو کارتێکی سیاسی و سڵف وەکو بابەتێکی ئابووری سیر کردووە و بازرگانی بە دۆزیەی ئاوارەکان دەکات لە هەرێمی کوردستان بەداخەوە ئەوانەی کە ئێستا لە پێش منن لە سەرجەمیان لەو کارتۆنە بووە کە لۆگۆی وەزارەتی کۆچ و کۆچبەرانی عێراقی پێوەیە لە کەمپەکانی هەرێمی کوردستان دەستی بەسەرداگیرەوە لەلایەن تیمەکانی ئێمە بۆ نمونە ئەم مادەی کە ئێستا لێرە عەرز کراوە ئەوە مادەی فاسولیە کە بۆ ئاوارەکان دابەش کراوە ڕێکەوتی دروستکردنی بابەتەکە و ڕێکەوتی ئەکسپایرەکەی هەمان ڕێکەوتە کە ساڵی 2019 بەداخەوە ئەوە بەشێکی دیکە لەو پارسێلانەی کە خۆراکن بۆ ئاوارەکان نێردراون لەلایەن حکوومەتی اتحادی وەزارەتی کۆچ و کۆچبەران سەرجەمیان بە بەڵگە و بە دۆکۆمنتی تاقیگەیی شیاوی بەکارهێنانی مرۆیی نین و گونجاو نین بۆ بەکارهێنانی مرۆڤی بەشی ئەم وێنانە پاش دەست بە سەرداگرتنی مەوادەکان لەلایەن تیمەکانی ئێمە پێش ئەوەی ئەم بێمە ستۆدیۆ بۆ بەرنامەکە وێنەکان گیراون و عەرزەکرێتن بەڵام تاریخی با بڵێم زەبتی مەحزەری دەست بە سەرداگرتنەکە مانگەکانی پێشووە کە هەمیشە وەزارەتی کۆچ و کۆچبەران هەوڵی داوە ئەو مادانە وەرگێتەوە بە شێوەیەک لە شێوەکان بیباتەوە کۆگەکان دووبارە تعبیەی بکەوە بەکاری بهێنێتەوە یاخود بیفرۆشێتەوە یاخود بە شێوەیەک لە شێوەکان لە دۆسی تر بەکاری بهێنێتەوە بە هەمان شێوە ئەوە بەشێکی دیکە لەو مەوادانە ئەوەی کە کارەسات ئەوەیە ئەو بابەتی کە ئێستا لە ژێردەستمە ئەوە شیری منداڵانە تەنانەت قاچاقچێتی و هەوڵەکانی حکوومەتی اتحادی وەزارەتی کۆچ و کۆچبەران گەیشتۆتە ئەوەی کە منداڵانی ئاوارەی بێناز لە کەمپەکان لەژێر خێمەیەک لە پلەی گەرمای هاوین 50 سلیزی و نزیکەی 5 پلەی سلیزی لە زستاندا شیرەکانیان ببێتە قوتی منداڵەکان ببێتە کاڵایەکی بازرگانی بۆ وەزارەتی کۆچ و کۆچبەران چەند تۆن بوون ئەوەی کە تەنها دەستی بەسەرداگیراوە لە با بڵێم لە پارێزگایەک نزیکەی 37 تۆن دەستی بەسەرداگیراوە و ئەمڕۆ راپۆرتێکی دیکە پێشکەش بە ناوەندی هاوبەشە مەگەی قەرانەکان کراوە کە 3700 کارتۆنی دیکە لە مەوادی پاکەرەوە کە پێ دەڵێن مەوادی معقیم هایجین کیتس و ئەوانە دەستی بەسەرداگیراوە کە پرانیان شیاوی بەکارهێنانی مرۆیی نین و سامپڵەکانی نێردراوە بۆ تاقیکردن ئەوانە کو داخلی کوردستان کراون بەشێکی زۆری ئەوانە کە داخل بوونە با بڵێم ماوەی بەسەرچوونی ماوە بەڵام کە لەبەرەوەی لە کۆگەکان زۆر ماونەتەوە یاخود تێک چوون ئەوجا دووبارە تعبیە کراون و بەکارهێنراون بەشێکی مەوادەکان ڕێکەوتی ئەکسپایرەکەی کێشەی نییە بەڵام کاتێک کە ینی بۆندەکە یاخود لە ڕووی فیزیاییەوە سەیدەکە ئەو مادە شیاوی بەکارهێنانی مرۆیی نییە بۆ ئێمە بەناچاری لە ڕێی تیمەکانی ئێمە دەنێردرێ بۆ تاقیەکان لێ پشکنینی بۆ دەکرێت دەردەچێت کە مطابقی مواسەفاتی با بڵێم معایری بەکارهێنانی مرۆیی نییە کە معایرێکی عێراقی و ستاندارێکی عێراقی کاری پێ دەکرێت بۆ خۆراک و بۆ مادی پاکەرەوە بە هەمان شێوە وەزارەتی هجرەتان ئاگادار کردوتەوە لە ڕاستیدا ئێمە وەزارەتی کۆچ و کۆچبەران لە ڕێی لقی وەزارەتی کۆچ و کۆچبەرانی حکوومەتی اتحادی لە هەرێمی کوردستان ئاگادار کراوەتەوە زیاتر لە جارێک ئاگادار کراوەتەوە کە ئەو بابەتانە بەڕاستی یاریکردنە بە ژیان و سەلامەتی ئەو هاوڵاتیانە ئەوانە هاوڵاتی عێراقن و لە هەرێمی کوردستان دەچین میوانی هەرێمی کوردستانن بەنەتیجە ئێمە هەموو هەوڵێکمان بۆ ئەوەیە کە حکوومەتی اتحادی وەزارەتی کۆچ و کۆچبەران وریاتر و وشیارانتر تەعامل لەگەڵ ئەو دۆسیەکە کێ ئاگاداری ئەم بابەتە لەسەر ئاستی عێراق لە ڕاستیدا وەزیری کۆچ و کۆچبەران ئاگادارە و خودی بەڕێوەبەری گشتی لقەکانی هەرێمی کوردستان لە وەزارەتی کۆچ و کۆچبەرانی حکوومەتی اتحادی ئاگادارە بریکارەکانی وەزیری کۆچ و کۆچبەران ئاگادارن وتەبێژی وەزیری کۆچ و کۆچبەران ئاگادارە پرانی باڵەدەستان لە ڕاستیدا بێوڵام ماونەتەوە ئەوەی کە دەمەوێت ئاماژەی پێ بکەم ئەوەیە کە لە 27/1/2024 چەند ڕۆژێک پێش ئێستا هەمان وەزارەت کۆمەڵێک بابەتی نەوت بۆ کەمپی ئاوارەکان دەنێرێت لە هەرێمی کوردستان ئەوەی کە باڵێم لە دەستی منە
نتیجەی ئەو فەحسانەیە کە کراون و دەرچووە کە ڕێژەی بەرزی کبریت تێدایە کە هۆکاری ئەساسی نەخۆشیەکانی شێرپەنجەیە و هۆکاری ئەساسی لە ناو نەوتەکەدایە. بۆ نمونە ئەو یونتەی کە کبریت پێویستە لە ناونەوتێکی ئاسایی بێ 2001 یاخود 2000 وحدەیە، ئەوە زیاتر لە 3673 وحدە کبریت لەو ناوتە کرد. لە ڕاستیدا هەمویان دەستیان بەسەرداگیرەوە و ئاگادار کراونەتەوە کە ئەو مەلەفە نابێ بەو شێوەیە تەعامل لەگەڵ بکرێ. بە هەمان شێوە لە 28/11 هەمان مامەڵەیان کردووە، هەمان ینی با بڵێم جۆرە نەوتیان نردووە کە ئێمە ئاگادارمان کردوونەتەوە، ڕامان گرتوون، پێمان وتون لە ڕێی تیمەکانی ئێمە لە کەمپەکان کە ناکرێ ئەو بابەتانە دابش بکرێ و پێویستە ئەو نەوتەی کە دابش دەکرێت مطابقی مواصفاتی بەکارهێنان بێ کە سەلامەتی ئەو خەڵکێ بپارێزێ. لە ڕاستیدا وەزارەتی کۆچ و کۆچبەران زۆر بێباکە، بێ ئەرزش سەیری ئەو مەلەفەرەکە و ژیان و سەلامەتی ئاوارەکانی پێ بابەتێکی گرنگ نییە. ئەوەندەی کە وەکو کارتێکی سیاسی وەکو مزایدە بەکاری دێنێ، ئەوەندەی کە لە ڕووە با بڵێم ئابوووریەکەوە ینی سەیری دەکە لەبەرەوەی ئەو مەسەڵحەتیان چییە لەم بابەت؟ کۆمەڵێک مەلەفەیە پەیوەندی بە بازرگانیکردن هەیە. بەڕاستی چکە ئەو چەندەرانە وەزارەتی کۆچ و کۆچبەران بۆ خۆی ئیدارە دەکات بەبێ هیچ ڕقیب و با بڵێم بەبێ هیچ سانسۆرێک، بۆیە بە نەتیجە ئەو مەوادانە ینی بۆ ئەو خەڵکە دەنێرێکە کوالیتەکەی نزمە بۆ ئەوەی ئەو کەسانی کە گرێبەستەکان دەکەن زۆرترین قازانجیان بەرکەوێت کە وەزارەتی کۆچ و کۆچبەران تێوەگلاوە. و کۆمەڵێک مەلەفی دیکەش هەیە کە لە بەغدا با بڵێم تیمەکانی با بڵێم دەستی دەستپاکی و تیمە پەرلەمانیەکان کاری لەسەر دەکەن. ئەوەی کە بۆ نمونە پەیوەندی بە مەلەفی ناردنی با بڵێن پارسەلەکانی خۆراکەیە، بە مەسەلەی نەوت هەیە، بە مەسەلەی تەندەرەکانی وەزارەتی کۆچ و کۆچبەرانەیە، بە مەسەلەی ئەو با بڵێم مستەنەداتانە هەیە کە لەوێدا بۆ ئاوارە و پەنابەران با بڵێن بۆ ئاوارەکان تەخسیس دەکرێت لە هەرێمی کوردستان. بەداخەوە پرانی ئەو ئاوارانە لە هەرێمی کوردستان دەژین، بەڵام وەزارەتی کۆچ و کۆچبەران بە هیچ شێوەیەک مامەڵەیەکی دروستی لەگەڵ ئەو دۆسیە نەکردووە. هەمیشە کارتێکی سیاسی بووە، هەمیشە فشار بووە بۆ سەر ئاوارەکان، دوایین بڕیاریشان داخستنی کەمپەکانە. ئێمە لەگەڵ سەرجەم ئاژانسەکانی نەتەوەی گرتووەکان ڕۆژانە لە کۆنتاکت داین لەگەڵ بۆ نمونە ئەوانە ئاگاداری ئەم بابەتن؟ بەڵێ بەتەکید یعنی پەیامەکانی ئێمە بەڕوونی لە ماوەکانی ڕابردوو ئێمە هەمیشە ویستمانە ئەو بابەتانە بە شێوەیەکی دیالۆگ بە شێوەیەک چارەسەر بکرێت کە دوور بێت لە تەشەنج. ئەمە دایالێکی پێدەکرێت کە یاری بە ژیانی خەڵکی و تەندروستی خەڵکی بکرێت پێش ئەوەی کە بگاتە ئەو ڕادەیە. هەمیشە بۆ نمونە بەتابەتی دۆسیەی داخستنی کەمپەکان ئێمە زیاتر لە طرحێکمانە بۆ وەزارەتی کۆچ و کۆچبەران لە ڕێگەی نەتەوەی گرتوەکان کە ناکرێ مەسەلەی داخستنی کەمپەکان بەو شێوەیە بڕیاری لەسەر بدرێت. پلانێکی هاوبەشە بوو لە نێوان حکوومەتی هەرێمی کوردستان وەزارەتی با بڵێم ناوخۆ لە ڕێگەی ناوەندی هاوبەشە مەگە قیرانەکان لەگەڵ یۆنامی لەگەڵ کۆمیسیۆنی باڵای کاروباری پەنابەران و لەگەڵ ڕێکخراوی کۆچی نێودەوڵەتی کە هەموو ئەوانە بەشدار بوون لە کۆبوونەوەیەکی ئاستبەرز لە بەغدا بە ئامادەبوونی بەڕێز وەزیری کۆچ و کۆچبەران. هەموو ئەو طرحانەوە بوون کە بابەتی کەمپەکان وەکو بابەتێکی مرۆیی سیر بکرێ و تاوەکو ئەرزیە و با بڵێم زەمینە لەباری گەڕانەوە دەڕەخسەندرێ هەموو لایەنەکان بەو شێوەیە کار بکەن کە سەرجەم خزمەتگوزاریەکان بۆ ئاوارەکان دابین بکەن و دوای قۆناغی ڕاگوزەری دابینکردنی خزمەتگوزاریەکان ئیستیدباببوونی ئەمن و وەروەها سەقامگیری ئەمنی لە ناوچەکان ئەوجە بتوانرێت هاوڵاتیەکان بگەڕێنەوە شوێنەکانی خۆیان. بەداخەوە وەزارەتی کۆچ و کۆچبەران ئەوان دەڵێن ئێمە گوتومانە بگەڕێنەوە ناگەڕێنەوە کێشەی خۆیانە لۆ ئێمە ئەوان بەخێوکەین و هاوکاریان بکەین. وەڵامیان چ بوو؟ ئەو دۆسیەکی مرۆیە پێویستە بەرمەبنای یاسای نێودەوڵەتی مرۆیی، بەرمەبنای جاڕی گەردوونی مافەکانی مرۆڤ، بەرمەبنای دەستوری عێراق چارەسەر بکرێت. سەرجەمی دانیشتوانی کەمپەکان بۆ نمونە یاخود نیوەیان با بڵێم زیاتر خەڵکی شنگال و دەوروبەرین و نیوەکەی تریان خەڵکی ناوچەکانی دیکەی عێراقن. بۆ ئێمە گرنگە کاتێک کە گەڕانەوە ڕوودا گەڕانەوەیکی ئارەزومەندانە بێ، ئەو خەڵکە بە ئارەزومەندانە بگەڕێنە شوێنی خۆیان بۆ ئەوەی دوور بین لە ئاوارەبوونی پێچەوانە. لە بیرمان نەچێت لە مانگی 5 ساڵی 2022 بەهۆی پێکدادانی چەکداری لە نێوان هێزەکانی سوپای عێراق و لەگەڵ گروپە چەکدارەکان لە خانەسۆر لە شنگال نزیکەی 10470 کەس لە ماوەی 3 سعات ئاوارەی پارێزگای دۆک بوون. ئەو هەموو ئیندیکیتەر و ئاماژانە پێمان دەڵێت کە ئەگەر هاتو ئێمە نەتوانین بۆ نمونە بە شێوەیەک لە شێوەکان سەقامگیری ئەمنیەتی ناوچەکە فراهەم بکەین و ژیان و خزمەتگوزاری بگەڕێنەوە ناوچەکانی خۆیان هەمیشە مەسەلەی ئاوارەی لە عێراق کارتێکی کاکالی بە کورتی پێم بڵێ ئەمە چەندەمین جارە دەست بە سەرماوەدیەک سپایر دەگیرێت لە کەمپەکان؟ بەبێ هەموو جارەکان ئەوەی کە دەستی بەسەرداگیر ڕێکاری پێویستی بۆ کراوە لە ڕێگەی لیجانی مختاس بەشی کەندراوە بە دادگاکان بەشێکی دیکە لە پرۆسەیە. ینی لە ڕاستیدا ینی جارەکان ناژمێدرێ ئەوەندەی کە دەستی بەسەرداگیرەوە. بڵێ و هەمیشە هەوڵمان داوە دابەشیش کراوە خەڵک خواردیتی
لە ڕاستیدا لە بەشێک لە کەمپەکان نەمانەشتۆ دابش بکرێتن و لە بەشێک لە کەمپەکان خەڵک نەیزانیوە بەکارهێناوە لە کاتێکدا بەشێک لەوانە تاریخی ئیکسپایرەکان تەواو کێشەی نییە بەڵام کوالیتی بابەتەکە شیاونەی بۆ بەکارهێنانی مرۆیی کاتێک کە ئێمە لێکەوتەکانیمان زانیوە لێکۆڵینەوە کراوە دووبارە ماوەدەکان سەحب کراوە لە بری ئەوانە لەلایەن تیمەکانی ئێمە لە دەستگای خێرخوازی بارزانانی و تیمەکانی با بڵێم حکوومەتی هەرێمی کوردستان هاوکاری کراون لە بری ئەو مادەی کە لێیان وەرگیراوەتەوە ئێستا لە با بڵێم پرۆسی لێکۆڵینەوەی و دەستی بەسەرداگیرەوە. ئێژە علی سایت ڕێڤەبەرێدا تا و زانیاریان لە ناوەندا هەماهەنگی و قەیرانان لە وەزارەتە ناوخۆ گەلاکسی سپاس بخێراتی. زۆر سپاس بۆ ئێوەش.